یادداشتێکی لێک تێگەیشتنمان ئیمزا کرد لە نێوان جەنابی دکتۆر پۆڵاو بەندەی موخلیستان لێک تێگەیشتنە لە نێوان دەستەی کوردستانی بۆ توێژینەوەی زانستی و دراساتی استراتیجی و قایممقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی لێ تێگەیشتنەکە لە 8 تەوەر پێگێت. هەموو ئەم تەوەرانە هامانگی و پەیوەندی زیاتر لە لێوان قایممقامێت و لیژناوبەشەکانی قایممقامێت لەگەڵ دەستەی کوردستانی بۆ دراسات استراتیجی توێژینەوەی زانستی و سوودوەرگرتن لەو کەفاعەت و توانانی کە لە دەستەی کوردستانیە هەیە لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی زانستیەوە وەروە سوودوەرگرتن لەو ئامێر و تاقیگانی کە لە دەستەی کوردستانی هەیە کە ئێمە پێشتر سەردانمان کردوون لە نزیکەوە ئاگاداری ئیش و کارەکانیانی و بەیەکەوە کارەکانمان ئەنجامەین و هامانگیەکی زیاتر ئەبێ لە نێوانمانە بۆ ئەوەی بتوانین چەند پێمان بکرێت خزمەت بە شارەکەی خۆمان و خزمەت بە وڵاتەکەی خۆمان بکەین لە ڕووی هەموو ئەو سێکتەرانی کە عیلاقیان بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوە هەیە لە شاری سلێمانی و دەوروبەر و توانم بڵم کوردستانیش. بەخۆشحاڵی ئێمە ئەو یادداشتنامەمان تەقای کردووە بۆ خزمەتی شارەکە لەبواری تەندروستی بەتایبەت لەبواری پشکنینی ئاو و خاک کە زۆر گرنگە بۆ پارێزنی تەندروستی کۆمەڵ. ئەم گرێبەستە 2 ساڵ ئەخایەنێ و قابلیشە بۆ تەمدیدکردن و ئەشیکەین ئێمە زۆر پێخۆشحاڵین کەوا قایممقامی سلێمانی کەوا ئێمە دەستنیشان کردووە بۆی کەوا ئەم تەقیگەی بێت ستەنداردێک بۆ پشکنینی ئاو و خاکی ئەم شارە.